بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی شۆڕشی دوێنێ و شۆڕشی ئەمڕۆ. شۆڕشی جەماوەری 22 ڕێبەندانی 1357 46 ساڵ لەمەوبەر کۆشکی ستەم و سەرەڕۆیی پاشایەتی تێکڕماند و کۆتایی بە تەمەنی دوایین حکوومەتی پاشایەتی لە ئێران هێنا. ئەم شۆڕشە بەهۆی تایبەتمەندیەکانیەوە لە لووتکەی سەرکەوتندا شکستی هێنا و لە هەناوی خۆیدا فاشیزمێکی ئاینی جەنایەتکاری هێنایە سەرکار کە ئێرانی وێران و داهاتووی چەندینەوەی تاریک و لێڵ کردووە. لەم ساڵانەی دواییدا و بە تایبەت لە مانگی بەفرامباری 1396ەوە خەڵکی ئێران خەریکن خۆیان بۆ شۆڕشێکی نوێ ئامادەکەن. سەرەتای ئەم شۆڕشە بە ئاشکرا دەبینرێت و دەتوانرێت بە ئاسانی ئامانج و ئارمان و ئاراستەکەی هەڵسەنگێندرێت. بەراوردکردنی ئەو شۆڕشە شکست خواردووی دوێنێ و ئەم شۆڕشە ڕوو لە پێشەی ئەمڕۆ دەتوانێت هەڵگری گەلێک وانە بێت بۆ هەڵسوراوانی سیاسی بە تایبەت هەڵسوراوانی چەپ لەم شۆڕشەی ئێستادا. یەکەم، شۆڕشی ئێستای ژنان بەرامبەر بە ئاپارتایدی جنسی لەسەر وێرانەکانی شۆڕشی ڕێبەندان. شۆڕشی ڕێبەندانی ژێر دەسەڵاتی ئاخوندەکان سەرەڕای حوزور و ئامادەبوونی بەربڵاو و جێگەی ستایشی ژنان لەو شۆڕشەدا شۆڕشێک بوو لە دژی ژنان و بە ئامانجی پتەوکردن و جێگرکردنی هەرچی زیاتری پیاوسالاری. یاسا پەسەندکراوەکانی ناو یاسای بنەڕەتی کە لەلایەن کەسانی پسپۆڕەوەدا ڕێژران و لە ڕێفراندۆمێکدا خرانە بەردەم دەنگی جەماوەریش نەک هەر هەژمونی شەریعەتی بەسەر پێکهاتەی دەسەڵاتدا زاڵ کرد، بەڵکو لە ڕووی یاساییەوە نەریتی پیاوسالاری لە کۆمەلگەدا چەسپاند. پێکهاتنی ئەو ئاپارتایدە جنسیە فرەڕەهەند و لە ڕادە بەدەر تونند و تیژەی دژ بە ژنان بووە هۆی گەورەترین کارەساتی مرۆیی لە دوای شۆڕشەوە. زۆربەی هەرە زۆری ژنان بێکار کران، ئازادی جلوبەرگیان لێ زەوت کرا و لەگەڵ داڕشتنی یاساکانی وەک سەرپەرشتیکردنی منداڵ، میرات، هاوسەرگیری و تەلاق و تەنانەت مافی سەفەرکردن، ژنان لە سەرەتایی ترین مافەکانی مرۆڤ بێبەش کران و بوون بە هاوڵاتیانی پلەدوو. خەبات و تێکۆشانی ژنان دژ بەو یاسایانە و دەسەڵاتی شەرع بەسەر ژیانی ڕۆژانەیاندا بە درێژایی 4 دەی ڕابردوو بە تەواوی هێزەوە بەردەوام بووە و بزوتنەوەی ژنان هەمیشە وەک گڕکانێک بووە لە ژێر پێی دەسەڵاتی ئیسلامیدا. ئێستا بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە دەرەنجامی 45 ساڵ خەباتی بەردەوام و بێپسانەوەی ژنان لە دژی ئاپارتایدی جنسی کۆماری ئیسلامی و بە تایبەتیش دەستپێکی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی بەهۆی گیانبەخکردنی ژینا ئەمینیەوە لە بیر و هەزری زۆرینەی ڕەهای کۆمەڵانی خەڵکی ئێراندا پرسی یەکسانی ژنان و پیاوان لانی کەم لە ئاستی یاساییدا لە سیستەمی ئالتەرناتیڤێکی دواڕۆژدا پێگەیەکی جێگیری بەدەستهێناوە. بەڵام بۆ ئەوەی کە ئەم شۆڕشە بتوانێت بە تەواوی ئامانجەکانی بگات، دەبێت مافی یەکسانی ژنان و پیاوان تەنها لە ئاستی یاساییدا قەتیز نەبێ و مافی یەکسان بۆ ژنان هەموو بوارەکانی ژیانی ڕاستەقینە لەوانە بنەماڵە و شوێنی کار و کۆمەلگەش بگرێتەوە. واقعیەت ئەوەیە کە 45 ساڵ ئاپارتایدی جنسی جگە لە دابەزاندنی ژنان بۆ پێکەی هاوڵاتی پلەدوو کاریگەریەکی گەلێک نەگاتیڤی لەسەر باری ئابووری کۆمەڵایەتی ژنان داناوە. ژنان لە باشترین حاڵەتدا تەنها 14% پیشەفەرمیەکانیان بەدەستەوەیە و لە بازاڕی کاری نافەرمیدا لەشکرێکی بەرینی بێکاری پێکدەهێنن. ئەمەش هەلومەرجێکی چەوساندنەوەی لە ڕادەبەدەری بەسەردا سەپاندون و هەژاری لە ئێران سیمایەکی ژنانەی بەخۆیەوە گرتووە. هەر بۆیە ئەرکی سەرشانی هەڵسوراوانی بزوتنەوەی ژنان ئازادی خوازان و یەکسانی خوازانە کە بۆ دەستەبەرکردنی یەکسانی ڕاستەقینە جگە لە جەختکردنەوە لەسەر هەڵوەشانەوەی سەرجەم یاساکانی پاراستنی نایەکسانی و هەڵاواردن لە دژی ژنان لە هەموو بوارەکاندا دەبێت لەسەر پێویستی دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە بۆ کۆتایی هێنان بە ژنانەبوونی هەژاری، ڕزگارکردنی ژنان لە دەست کاری ناوماڵ و سەرنجام مافی نوێنەرایەتی یەکسانی ژنان لەگەڵ پیاوان لە هەموو ئۆرگانە هەڵبژێردراوەکان لە ئاستی گەڕەک و ناوچە و پارێزگاکانەوە بگرا تا ئاستی وڵات بە شێوەیەکی گشتی و یەکسانی بەکردەوەی ژنان لە بەشەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریدا پێداگری بکەن. ئاخێزی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی و بەردەوامبوونی باشترین بەستێنی
بۆ بە جەماوەری بوونەوەی ئەم داواکاریانە بە ئامانجی ڕزگاری ڕاستەقینەی ژنان ڕەخساندووە. بەبێ جەماوەری بوونەوەی ئەم داواکاریانە و گوشارەکان لە خوارەوە لەلایەن بزوتنەوەی سربەخۆ و بەهێزی ژنان بەتایبەت بەشداری ژنانی کرێکار و زەحمەتکێش هیچ گارانتیەک بۆ دەستەبەرکردنی مافی یەکسان تەنانەت لە ئاستی یاساییشدا بوونی نابێت. دووهەم، شۆڕشی دوێنێ واتە ڕێبەندان شۆڕشێک بوو بۆ نەهێشتنی ستەمکاری. شۆڕشی ئەمڕۆ واتە شۆڕشی ژینا شۆڕشێکە بۆ ژیان. شۆڕشی ڕێبەندان شۆڕشێکی دژبەیەک بوو کە بە تەرکیزکردنی دروشمی سەرەکی شۆڕش لە دژی دەسەڵاتی پاشایەتی خەڵک دەیانزانی چیان ناوێت، بەڵام بەرچاوڕوونیەکی تەواویان نەبوو لەوەی کە چۆن بتوانن ئەوەی دەیانەوێت بەدەستی بهێنن. ئەمەش بووە هۆی ئەوەی کە لە نێوان پێکهاتەی جەماوەری بزوتنەوەکە و داواکاریە ڕەواکانی و هەروەها ڕێبەرایەتی کۆنەپەرستی بزوتنەوەکە کەلێن و ناتەباییەکی گەورە سەر هەڵبدات و بەڕاکێشانی بەشێک لە چین و توێژە هەژارەکانی کۆمەلگا بەرەولای ڕەوتی کۆنەپەرستی ئاینی بە ڕێبەرایەتی خومینی کە ڕێبەری بزوتنەوەکەشی بەدەستەوە گرتبوو هێزێکی بەرینی سەرکوت کەوتە بەردەستی کۆنەپەرستانی ئیسلامی. بەرەی کۆنەپەرستی ئاینی بە پاڵپشتی هێزی ڕێکخراوەی خۆی ڕێکخرا و دامەزراوە ئاینیەکان و دەستەی ماتەمینی و بانگەشەکارانی ڕەنگاوڕەنگی لە هەموو بەشەکانی ئێران لە هەوڵی بە ئیسلامیکردنی کۆمەلگا و سەپاندنی یاسا و ڕێسە ئاینیەکان بەسەر خەڵکدا بوو. ئەوان بە نفوذ و کاریگەری جەماوەری خۆیان دروشمی جەماوەریان گۆڕی بۆ کۆماری ئیسلامی. ئەمڕۆ ئیتر ئاکامەکانی ئەو کۆماری ئیسلامیە زۆر ڕوون و ئاشکرایە. دەوڵەتی ئیدۆلۆژیکی ئاخوندەکان بوو بە فاشیزمێکی ئاینی بە تەواو مەعنا کە هەموو دەستکەوتە مۆدێرن و ئەمڕۆیەکانی خەڵکی ئێرانی لە شۆڕشی مەشروتەوە تا ئێستا داوەتە بەر قورسترین زەبر و سەرکوتی خۆی. بەڵام بە پێچەوانەی شۆڕشی ڕێبەندان ئێستا کۆمەڵانی خەڵکی ئێران لە درێژەی خەبات و تێکۆشانی چەندەیە ڕابردووی خۆیان لە دژی کۆماری ئیسلامیدا هەنگاو بە هەنگاو بەرچاوڕوونیەکی ئەوتۆیان لە سیستمی ئالتەرناتیڤ و جێگرەوە بەدەستهێناوە کە لە مێژووی ئێراندا بێوێنەیە. داواکاریە بنچینەیەکانی شۆڕشی ژینا بەڕوونی لە دروشمی ژن ژیان ئازادیدا بەیان دەکرێت. ژن واتە خەبات و تێکۆشان لە پێناو یەکسانی مرۆڤدا بەبێ لە بەرچاوگرتنی جنسیەت، نەتەوە، ئاین، فەرهەنگ و زمان و ڕەگەز. لەلایەکی ترەوە خەڵک ژیانیان دەوێت. ئەوان لە مافی ژیان و مافی یەکسانی کەڵگوەرگرتن لە ئیمکانات و دەرفەتەکانی وڵات و هەروەها مافی ژیانێکی ئینسانی بەرگریەکەن. بەواتایەکی تر شۆڕشی ئەمڕۆ تەرکیزی کردووەتە سەر پرسە گرنگەکانی ژیان. خەڵک بە شوێن ئەو بیر و باوەڕ و ئارمانە لێڵ و ناڕوونەوە نین کە لەلایەن ئەمیان ئەو ڕێبەر یان هێزی سیاسیەوە دیاریەکرێت و بە پێی پێویستی و بەرژەوەندی دەتوانێت بە پێچەوانەی بەڵێنی ڕێککەوتنە سەرەتاییەکان بە دژی خەڵکو و ویست و داواکاریەکانیان بشکێتەوە. ئەوان لە پێناو ژیانێکی ڕاستەقینە و شایستەی ئەمڕۆی مرۆڤی ئەمڕۆدا خەبا دەکەن. ئازادیش لە بەرامبەر ستەم و سەرەڕۆیی فاشیستی سەپێنراوی ڕژیمدا لە سەر مافی جەماوەر بۆ ڕێخستنی ئیرادەی خۆیان دیاریکردن و هەڵبژاردننی ئازادانەی چارەنووسی سیاسی و دەسەڵاتدارەتی جەماوەری جەخت دەکاتەوە.